بەڕێزان خۆشەویستان بەخێر بێنەوە بۆ ئەڵقەیەکی تری خوێندنەوەی ئەفسانەی گیلگامێش کە لەلایەن شوێنەوارناسی گەورەی فەڕەنسی ژان بۆتێغۆ لە ئەکەدی نوێوە وەرجێڕدراوە. منیش کردومە بە کوردی. بەردەنووسی یەک، ناساندنی پاڵەوانەکە. بە جیهانی دەناسێنم ئەو کەسەی کە هەموو شتێکی بینی، هەموو زەوی ناسی، درشی بە هەموو شت کرد، بە هەموو جەیەکدا گەڕا، بەناو هەرچی شاردراوەیە. سالار لە داناییدا چاوانی هەموو شتێکیان بینی، لە نهێنیەکان ورد بووەوە، ڕازە سەرسامکەرەکانی بۆ ڕوون بووەوە. تەنانەت ئێمەیشی فێری زۆر شت کرد دەربارەی پێش لافاوە گەورەکە. دوای گەڕانەوەی لە سەفەرە دوورەکەی شەکەت بەڵام ئاسوودە لەسەر بەردەنووسێک هەڵی کۆڵین هەموو ڕەنجەکانی. بیرهێنانەوەی دەستکەوتەکانی پێشوو. ئەو بوو بنیادنەری شوراکانی ئوروکی ڕازاوە بە باخەکانی دەوری، هەروەها ئێیاننای پیرۆز پەرستگای خودای ئاسمان ئان گەنجینەی مفەڕک بڕوانە ئەو شورایە، چڕ و پڕ وەک تۆڕی پەلە وەرگرتن. سەرنجی ئەو بناگەیە بدە، هاوشێوەی نییە، دەست بدە لە شیپانی تەختی ئەو بەردەرگایە کە لە دوورەوە هێنراوە. نشینگەی شتار کە پێشتر هیچ پاشایەک، هیچ کەس نەیتوانیوە هەڵی وەشێنێتەوە. سەر بکەوە، بگەڕێ بەسەر شوراکانی ئوروکەوە، جوان سەرنجی بنچینەکانی بدە، لە خشت سازیەکەی ورد بەرەوە. ئایا هەموو ئەمانە خشتی برژاو نین؟ ئەی حەودانەکە خۆیان بناغەکەیان دانەڕشت، ڕووبەری شارەکە 300 دۆنم، ئەوەندەیش پێک هاتووە لە باخ، ئەوەندەیش زەوی ئامادە پاوانی پەرستگای شتارە. لەگەڵ ئەو 1000 دۆنمەدا دەڕوانیت بەسەر تەواوی مڵک و ماڵەکەی ئوروکدا. نەبەردەکانی کە بە نووسین کردوونی، ئێستەیش بچۆ سۆراخی سندوقە مسەکە، بیسوڕێنەوە، دەستکە زیوینەکەی بیکەرەوە. ئەو چەکمەجەیەی نهێنیەکان بەردەنووسە لا زەوەردیەکە دەربێنە بۆ خوێندنەوەی چۆن گیلگامێش چەندان ئەزموونی سەختی بڕی. ستایشی شکۆمەندیەکانی. دەسەڵاتدارێکی بێهاوتا ناودار بەهادار ڕۆڵە ئازاکەی ئوروک، گای شاخهاوێژی سامدار، ئەو پێش هەمویان دەکەوت، ڕاهێنەر یانیش دوایان دەکەوت. پشت و پەنای هاوڵانی بوو، هێرشی بەهێزی جەنگە، پارێزەری لەشکرەکانیەتی، شەپۆلێکی مەزنی ئاوە تا دیواری بەردی ژوێران دەکات. ئەوها بوو کوڕەکەی و گوڵباندا، گیلگامێشی خاوەن هێزی بێکەم، منداڵی مانگا بەرز و باڵاکە، نون سونای گامێش. ئەوها بوو گیلگامێش، تەواو بێخەوش درەوشاوە. ستایشی شاکارە درەوشاوەکانی. ئەوێک کە کردنیەوە ڕێڕەوەکانی نێوان شێوەکان، بیرەکانی هەڵکەند لەسەر پشتەملی کەژەکان، دەریای بڕی، دەریای فراوان، تا ئەو جێی خۆر لێی هەڵدێ. بە هەموو دنیادا گەشتی کرد، بە دووی ژیانی ناکۆتادا گەڕا، ڕۆیی ئازایانە تا گەیشتە لای ئوتا ناپشتی دووروڵات، بنیادنەرەوەی پەرستگاکان کە لافاوە گەورەکەی تێکشکاند. لە ناو پیاوانی بێشوماردا یەک دانەیژ نەبوو کە بتوانێت شان بدا لە شانی، لە شکۆداریدا و وەک ئەو ڕای بگەیەنێت پاشا منم، تەنیا من. ئەو گیلگامێشە هەر لە هاتنە دنیاوە شکۆدار بوو، دوو لە سێی خودا بوو، یەک لە سێی مرۆڤ. شێوەی لەشی ماشی ژنە خوداوەند نەخشی کێشا بوو، ئەو ڕوخساری ڕێک خست بوو. هەروەها ئەوە بڕاوە
لە بەردەنووسەکەیە دوو دێر سڕاونەتەوە. هەروەها توانایەکی لە ڕادەبەدەر لە توخمیدا بوو، بە شێوەیەک بوو هێزەکەی بێخەوش و پەتی بوو. دوو دێڕی تر سڕاونەتەوە. لە ناو دیوارەکانی ئاژەڵگەکانی ئوروکدا دەهات و دەچوو، سەری بەرز هاوشێوەی گامێشێک هێزی خۆی نمایش دەکرد، بێهاوتا چەکەکانی بەرز دەکردەوە، دارودەستەکەی هەردەم لەسەر پێ گوێ بە فەرمان. بەڵام لە ناو خۆیاندا سەرڕای ئەوە پیاوچاکانی ئوروک بێبڕانەوە دەلەرزین. گیلگامێش دەیان گوت کوڕێک بۆ باوکی ناهێڵێتەوە، ڕۆژ و شەو بە لووتبەرزی ئەم دێڕەش سڕاوەتەوە لە بەردەنووسەکان. ئەو چەندە شوان بێت سەرداری ئوروکی دەورە دراو بە ئاژەڵگە داخراوەکان بێت، بەهێز و شکۆدار وریا و ئاگادار بێت. گیلگامێش یەک کچی نەوجوان بۆ دایکی ناهێڵێتەوە، ئەگەر کچی جەنگاوەرێکی ئازایش بێت، تەنانەت ئەگەر نیشان کراویش بێت. کارەکانی وا لە خوداکان دەکەن کێبڕکێکاری بۆ پەیدا بکەن. ئەوەندە گوێیان لە سکاڵاکانیان بوو، خوددا گەورەکان، خوددا ئاسمانیەکان چوونە لای سەرگەورەی ئوروک و لێیان پرسی: تۆ نەبوویت گیلگامێشت لەو جێیەدانا؟ گیلگامێش ئەو گامێشە لووتبەرزە بێهاوتایە لەوەدا کە چەکەکانی بەرز بکاتەوە، دارودەستەکەی بەردەوام لەسەر پێن، چاو لە فەرمانن. ئەو گیلگامێشەی ناهێڵێت کوڕێک لە لای باوکی بمێنێتەوە، کە ڕۆژ و شەو خۆ بە زلزانانە دێڕێک سڕاوەتەوە. چەندە شوانیش بێت سەرپەرشتی ئوروکی ئاژەڵگە داخراوەکان بێت، چەندە شوانیش بێت بەهێز و شکۆدار بێت، وریا و ئاگادار بێت، ناهێڵێت هیچ کیژۆڵەیەکی نەوجوان لە لای دایکی بمێنێتەوە، ئەگەر کچی جەربەزەیەکیش بێت، تەنانەت ئەگەر نیشانەیش کرا بێت. هەرچۆنێک بێت ئانوو گوێی لە سکاڵاکەیان گرت. ئیدی پێک ڕاچوون و پرسیاریان لە ئارارووی گەورە کرد: ئاراروو، تۆ یەک مرۆڤت دروست کرد، ئێستا ئەوە دروست بکە کە ئانوو بۆت وەسف دەکا. لەسەر دەستی خوداوەند گەردەلوول بەپێی ئەندێشەنمای ئەو بوونەوەرە لەگەڵ گیلگامێش دەستە و یەخە ڕوبەڕووی یەک دەبنەوە. ئەوسا ئوروک ئاسایشی خۆی بۆ دەگەڕێتەوە. کە گوێی گرت لەو داواکاریە، ئاروورو بیرۆکەکەی لە ناخی خۆیدا ڕۆبرد، ئەوەی ئانوو وێنای بۆ کرد. ئیدی دوای ئەوەی دەستەکانی شت، تۆپەڵێک لیتەی خشتی هەڵگرت، هەڵیدایە بیابان، ئەنکیدوو کەسایەتی و خوڕەوشتی. ئیدی لەوێ لە بیابان ئەنکیدووی جەربەزەی دروست کرد. لە تەنیاییدا هاتە دنیا، هێندەی نینورتا چڕ و پتەو بوو، تا بڵێ تووکن سەرتاپای لەشی پرچی لە وێنەی پرچی ژنان، تاڵی لولی فرە و فراوان وەک کێڵگەیەکی جۆ. هیچ هاوشارستانیەکی نەدەناسی، هیچ وڵاتێک تەریک وەک ئاژەڵە کێویەکان هاوڕێی ئاسکەکان بوو، جای دەخوارد. لە تەک گەلە ئاژەڵەکەیدا هاتوچۆی چاڵە ئاوەکەی دەکرد، تێری دەخواردەوە لەگەڵ ئاژەڵەکاندا. لێرەدا دەوەستم هەڵبەتە ئەمە وەک بڵێیت سەرەتای چیرۆکەکەیە. سەرەتای چیرۆکەکە بەوە دەست پێ کە گیلگامێش ئەناسێنرێت کێ و چی کردووە لە ڕابردووە. بەشی یەکەمی ئەوەیە. دواتر باسی ئوروکە کرێت کە شارێکی چۆنە. هەڵبەتە هەموو وەسفەکانی هەموو دێڕەکانی مەبەستی تایە. یعنی ئەو کاتە خۆتان نەزان ئەمە یەکەم ئەفسانەیە، ینی یەکەم جارە لە مێژووە چیرۆکێک بنووسرێت، ئەفسانەیەک بنووسرێت کە باز لە کەسێک بکە، پاشایەک بکە و باز لە شارەکەی بکات.
ینی وەصفی شوورەکانی ئوروکە کرێت. هەڵبەتە ئوروک هەمیشە شارەکان وەک بڵێ بە نازناوەکەشیان بانکراون، هیچ کات نەوتراوە بۆ نمونە ئوروک بەتەنیا، ئەوترێ ئوروک پەرزگای بۆ نمونە ئەشتار. ئوروک دەورە دراو بە باخەکان، یعنی هەمیشە کە ناوی شوێنێکیان وتووە یا ناوی گیلگامێش یا ناوی کەسایەتیەک، هەمیشە سیفەتەکەشیان لەگەڵا وتووە. ئەوەیە بۆیە وترێت ئوروکی داخراو، یعنی داخراو. ئەو کاتە ئوروک شارەکان بۆ نمونە ئوروکوا بووە دەوروبەری هەمووی باخ بوون، یعنی بۆ پاراستنی شورای شارەکە باخەکانیان لە دەوروبەری دروست کردووە. بۆیە ئەڵێ ئوروکی دەورە دراو بە باخ. اینجا باخەکانیشیان دیواری هەبووە، یعنی دیوار بە قوڕ دیواریان دروست کردووە، دیواری نزم هەڵبەتە، بەڵام وەکو شورا وا بووە، ئەوەی کە وترێ حەسار، یعنی وەکو حەسار وا بووە، یعنی دەوروبەری ئوروک هەمووی حەسار بوو، ئەوەی کە لای خۆمان ببورن پێ وترێ حەسار، یعنی دیواری نزم بووە، هەمووی لە ناوایتر ئاژەڵداری و باغداریان کردووە. دوایی ئێواران شەوان چوونەتەوە ناو، یعنی چوونەتەوە ناو شارەکە. دواتر باس لە چیەکات کە ئەڵێ بۆ نمونە باس لە نەبەردەکانی کە بە نووسینی کردوون. هەڵبەتە ئەوەش یەکەم جار بووە، ینی پاشایەک هەموو نەبەردەکانی خۆی بکاتە نووسین، کە بە نووسینی کردو. ئەمەڵێ کە بە نووسینی کردوونەوە شتێکی نوێ بووە، ینی نووسین نەبووە پێشەوە. ئیتر ئەمە ئەو سەردەمەیە کە ئیتر سۆمەریەکان نووسین داهێن، ینی بۆیە باس لەواکاڵێ کە بە نووسینی کردوون نەبەردەکانی خۆی. ئەڵێ پچۆ سۆراخی سندوقە مسەکە، سندوقێکیان هەبووە لە ئوروک، هەموو نهێنیەکانی تیا بووە، هەموو تاپۆکانی تیا بووە، ئیتر هەموو چیرۆکەکان بۆ نمونە، ینی سندوقێک بووە وەک بڵێ ینی بیرۆکەی ئەوەی سندوقی ڕەش لە ناو فڕۆکەکانە هەیە لەوە هاتووە، سندوقێک بۆ کەس بۆی نەبووە دەستکاری بکە. ئیتر ئەوە ینی شتی تایبەتی پاشاکانی تیا بووە. بۆیە ئەڵێ ئەو چەکمەجەی نهێنیەکان بەردەنووسە لازەوەردیەکە دەربێنە، بەردەنووسێکیان هەبووە تایبەت بووە ناوی پاشاکە و ینی هەنێشتی تیا بووە کە ئیتر شتی نهێنی بووە. ئیتر وەصفی ئەکات کە چەنە گرنگ بووە کە ئەڵێ ینی باس لەواکە کە شێ بۆ نمونە گیلگامێش نونسونا دایکێتی کە دایکی خوداوەندە، ینی بەڵام باوکی مرۆڤە، باوکی پاشا بووە هەڵبەتە، دایکی خواوەندی شیردەرەکانە، یعنی بەتایبەت خواوەندی گامێشەکانە. خۆی ئەو وشەیە ماناکەی گامێژ نییە، ینی بەڕێکەوتەکە و ناوی گیلگامێش گامێشە، دایکی خواوەندی گامێشەکانە. بەڵام یعنی ئەو ئەڵێ ڕێڕەوی نێوان شێوەکانی کردەوە، یعنی ئەو شوێنەی کە خۆر ئەچێتە ناوی ئەوڵێ ئەو بوو ئەو شوێنەی کون کرد، وەکو لای خۆمان کێوی بێستون هەیە حساب کاوە کونی کردووە، ینی ئەوە بیرۆکەکە لەوە هاتووە کە کێوی کون کردووە. ئەوە ئیتر کونکردنی کێو ئیتر ئەو پەڕی هێزی ئەو ینی تەنانەت
دوایی یۆنانیەکان ئەم بیرۆکەیە بەن هێراکلیس هێرقل کە کێوێک کوونەکات بۆ ئەوەی ینی ئاو ڕێڕەوی ئاوەکە گۆڕێ دوو ڕووبارە ڕێڕەویانە گۆڕێ بە ناو کێوایان بات کێوەکە کوونەکات ئیتر لەوەشەوە ینی لە سۆمەریەکانەوە هاتووە بۆ یۆنانیەکان دوایی هاتووە تۆ بۆ لای خۆمان ینی بێستون کێوی بێستون فەرهاد و کێوی بێستون تاوجێی ئیتر باس لە گەشتەکەیەکە لە سەرەتاوە بە کورتی بەڵام دواتر ئیتر دەست پێکە لە ژیانی سەرەتاییەوە دەست پێکە ئەمە سەرەتا ئەوەیە ناساندنی گیلگامێشە ناساندنی ئوروک شارەکەی وەرکە ئوروک هەمان یعنی ئوروک ئەلبەتە لای بابلیەکان ناوی ئوروکە لای ئەکەدیەکان ینی بەکەدی لای ئاشووری و بابلیەکان ئوروکە لە لای سۆمەریەکان وەرکا بووە ینی ناوی شارەکانیشی تر هەر هێنە و ناوی خۆیان لێناوە چییە کێشەکە ینی بابەتەکە چییە گیلگامێش لوودبەرزە کێشەیەکی هەیە خواکان لێی ناڕازین چونکە خەڵکی ئوروک هەموو گلەییەکە گلەیی لە خواکانەکەن ئەڵێن ئەمە چییە ئەم گیلگامێشە ئێوە کردوتانە بە پاشا ئەمە هەموو کوڕەکانە بات لە جێەوەی ناهێڵێ کوڕەکان ئیش بکەن ئیتر جوتیاری ئاژەڵداری بۆ ماڵی خۆیان بکەن ئەیان بات بۆ سەربازی ئەیان با بۆ ئیتر حەزی لە ڕاو بووە یا حەزی لە شەڕ بووە ینی بەردەوام کوڕەکانی بردووە شەڕی پێکردوون بەردەوام شەڕی دروست کردووە یا حەزی لە ڕاو بووە حەزیانی نەیهێشتووە کوڕەکان ئیش بکەن بۆ دایک و باوکیان ینی لە ماڵەوە ئیش بکەن یا جوتیاری و کرێکاری بکەن وانە ئەوان ئەوە ئەڵەن کچ ناهێڵێتەوە بۆ دایکی ینی دوایی شەی بینین گیلگامێش ئەوەی هەبووە ینی لە ناو لەگەڵ بوو لەگەڵ هەموو کچێکە هاونوێنی بکات ینی ئەوە کچێک هەر تۆزە گەورە بووە ئیتر ئەو ئەبوو هاونوێنی لەگەڵ بکات ینی ئەوەیە ئەڵێ هیچ کچێک ئەگەر کچی جەربەزەترین کەسیش بێت ینی ئەگەر کچی بەرپرسێکی گەورەش بێ پاڵەوانێکی گەورە بێ ئەو هەر ینی هەرە بێ لە هاونوێنی لەگەڵا بکە ینی ئەمانە ئیتر خەڵکیان بێزار کردووە ئەوە بیرۆکەی لە ڕاستیا پاشای دیکتاتۆرە هەڵبەتە لە ئەفسانە سۆمەریەکەیە گیلگامێش وێنەیەکی زۆر ئەرێنی هەیە ئەمە نووسینەوەی جارێکی تر لە سەردەمی حەموڕابیە ئەنووسرێتەوە واتە ئەکەدیەکانی نووسنەوە ینی سامیەکانی نووسنەوە چونکە سۆمەری سامی نین سۆمەری هەڵبەتە کوردەڵێ کورد بوون بەڵام شوێنەوار ناسەکان ئەڵێن دڵنیان کە سامی نین بەڵام نازانن ئایا ئارین هیندۆ ئەوروپایین زمانەکان هیندۆ ئەوروپاییە یا خۆیان ئارین یا ئەوە نازانێت بەپێی شوێنەوار ناسەکانی ئەڵێن نازانین بەڵام زۆرینە باوەڕیان وایە کە لە باکوورەوە هاتوون بەپێی ئەفسانەکان بە دیژلەیە دابەزیون ئەوەیە کە لەکوێیە بووم کە ئەوترێت ئەوان ئەڵێن ئیتر گلەیەکەنەوەیە لە پاشاکە لە خواکان کە ئەم کەسە دیکتاتۆرە ینی لای ئەمان چونکە ئەمە لە سەردەمی ئاشور ئەم ڤێرشنە لە سەردەمی ئاشورپانی پاڵە وەرجێڕدراوە ینی خۆی یەکەم ڤێرشنی لە سەردەمی ئەکەدیەکانە بووە 1950کان 1950 پێش زاین سەردەمی حاموڕابی
ئەوی تریش لە سەردەمی ئاشوربانیپاڵە ئیتر دوایین ڤێرچنی ینی ئەوەیە لە سەردەمی ئاشوربانیپاڵە ئیتر ئەو سەردەمەش یعنی دەوری 500 ساڵ پێشداینە یعنی دوای هەڵبەتە ئەم ئەفسانەیە لە 2600 پێشدای نانووسراوە یعنی دوای 1000 ساڵ نووسراوەتەوە جارێکی تر لای حاموڕابی لە سەردەمی حاموڕابیە ئەویش دوای 1000 ساڵی تر ئاشوربانیپاڵ ئەوەیە لە کتێبخانەیەکی خشتینی هەیە وەرجێڕی هەیە سەنلەقونەنی ئەوە ینی وەرجێڕە ئەمەی وەرجێڕاوە لە سۆمەری لە ئەکەدی کۆنەوە بۆ ئەکەدی نوێ ئەمان وەصفی گیلگامێش بە خراپەکەن چکە پاشایەکی ئاشووری نەبووە یعنی تەنانەت ئاشووریەکان دوژمنی بابلیەکان و ئەکەدیەکان بوون ئاشووریەکان دوژمنی بابلیەکان بوون بابلی و ئەکەدی بوون لەبەرەوە گیلگامێش بە خراپ بازەکەن یعنی وەک بڵێ دیکتاتۆرە لای ئەمان بەڵام لای سۆمەریەکان چکە پاشای خۆیان بووە بە دیکتاتۆر باسی ناکەن بە شێوەیەکی ئەرێنی باسیەکەن کە ئەو پاشایەکی بنیادنەرە پاشایەکی گەورەیە بە سامە و ینی پاشایە کە شارستانێتی دروست کردووە بنیادنەرە لەبەرەوە لای بابلیەکان بەو شێوەیە دیکتاتۆرە لای ببورن ئاشووریەکان دیکتاتۆرە ئیتر کە بە خواکان ئەڵێن خواکان ینی گوێیان لێگرن ئیتر ئانوو کە خوای ئاسمانە ئاسمان ئانوو گوێ لە سکاڵاکەیان ئەگرێت ئیتر بە ئاراروو پێکڕاچوون پرسیارن لە ئاراروو کرد ئاراروو شێە هەر هەمان ئەنکیدووە ئەنکیە ببورن ئاراروو ئەنکیە یعنی پرسیار لە ئاراروو ئەکەن ئەڵێن کە تۆ کە مرۆڤت دروست کرد ئەبێ ئێستا بوونەوەرێک دروست بکەی کە ڕوبەڕووی گیلگامێش بێتەوە بۆ ئەوەی ئەو هینەی نەمێنێت بۆ ئەوەی ئەو لوت بەرزیە و ئەو لە خۆبایی بوونەی نەمێنێت بۆ ئەوەی ئیتر تۆزە لوتی بشکێت خۆی مەبەستەکە لە دروستکردنی ئەنکیدۆیە ئەوەیە ئەنکیدۆ هینی نییە بڵێ لەم ئەفسانەیە لەم ڤێرشنەیە کە ئاشووریەکان نووسیانێتەوە ئەنکیدۆ خواکان دروستیەکەن بەڵام لای سۆمەریەکان ئەنکیدۆ خزمەتکاری گیلگامێشە یعنی هاوشانی نییە شەڕی لەگەڵ ناکات خزمەتکارێتی یعنی کەسایەتەکە بە تەواوی ئەگۆڕێ ئاشووریەکان چونکە وەک گوتم یعنی ئاشووریەکان زۆرتر پشتی ئەنکیدووەگرن بەڵام لای سۆمەریەکان گیلگامێش پاشایەکی باشە ئەنکیدوو خزمەتکارێتی لەم ڤێرشنەیە لەوەی کە هەموو دنیای ناسێت ئەنکیدوو خواکان دروستیەکەن بە خشتێک دروستیەکەن لە ئاسمانە یعنی بە بەین دروستیەکەن بە لیتە وەکو ینی مرۆڤ ئەو بیرۆکەی دروستکردنی مرۆڤ لە گەڵ لە خاک لەوەوە هاتووە دواتر لە تەورات و لە ئاینە یەکتاپەرستیەکانە کە ئاڵێن مرۆڤ خوا مرۆڤی لە گەڵ دروست کرد خۆی یەکەم جار سۆمەریەکان باسیەوەیان کردو کە ئەنکیدوو لە گەڵ دروستیەکە لە خاک دروستیەکە ئیتر فڕێنە بیابانەوە ئیتر لە بیابانە دروستە بێت ینی ئەوەیە شارستانی نییە ئەنکیدوو نوێنەری بیابانە ینی نوێنەری ئەو میلەتەیە کە لە باشوورەوە هاتوو گیلگامێش نوێنەری سۆمەریەکانە سۆمەریەکان شارستانیەتیان هەیە ینی هەر خۆشی وا بووە لە مێژووە سۆمەریەکان لە باکوورەوە بە ڕووبارە هاتوون و سۆمەریەکان کەمی نەبوون ئەکەدیەکان زۆری نەبوون ئەکەدیەکان سامی بوون
لەبەرەوە گیلگامێش نوێنەری ئەکەدیەکانە، هینە سۆمەریەکانە ببورن، نوێنەری سۆمەریەکانە. ئەنکی دوو نوێنەری وەکو بڵێ هینەکانە، ئەکەدیەکانە. ئەکەدیەکانی تر زۆرتر هین بوون، یان شارستانێتیان نەبووە، نووسینیان نەبووە، کێوی بوون. بۆیە ئەنکی دوو کێویە، ئیتر لەگەڵ ئاژەڵە ئەلەوەڕێت و ئەچێتە سەر ینی ئاژەڵەکان لەگەڵ ئاژەڵەکانە ئەژی. بەڵام گیلگامێش پاشایە و ئیتر یعنی دوو جیهانی پێچەوانن، جیهانی بربەریەت ئەوەی کە هەیە، جیهانی سەرەتایی و جیهانی شارستانیش. تەنانەت ئیبن خەلدون زۆر سوودی لەمە بینیوە کە باز لە دوو جۆر ئەوەی کۆمەڵگەی بەدەوی ئەکات لەگەڵ کۆمەڵگەی شارستانی، یعنی شار و بەدەویەت، کە ئەو پێی وایە هێشتا مرۆڤی عێراقی یا مرۆڤی ناوچەکە بەگشتی، یعنی ئەو دوو مرۆڤە هەردووشی ماوە، تێکەڵ نەبوون. ئەو بیرۆکەیە ئەوەی ئیبن خەلدون لە هینەوە هاتووە، لەم ئەفسانەی گیلگامێشەوە هاتووە کە ئەنکی دوو بەدەویەکەیە لە بیابانەژی. گیلگامێش پاشاکەیە، ئیتر شارستانیەتە. بۆیە لە ئەفسانەکەیە بەڕوونی ئەو جیاوازیە پیشانەیرێت. باشە ئەنکی دوو دروست دەکرێت، ئیتر وەکو خشتێک هەڵی ئێنەس بیابان، دوای وەسفی ئەنکی دووەکە. ئەنکی دوو چۆنە؟ قژی درێژە وەکو ژن ئەڵێ، و هێندەی نینورتا چڕوو پتەوە. نینورتا جەنگاوەرێکە، خوایەکی جەنگاوەرە، دروستیەکەن بۆ جەنگ، خواکان بۆ خۆپاراستن، ینی دروستیەکەن. ئەوەش چیرۆکێکی هەیە نینورتا، ئەڵێ لەشی وەکو نینورتا پتە و تووکنە. ئیتر ببورن هاوڕێیان، وەبزان هەڵەیەکم کرد بەڕاستی. ئانوو هیچ وتم نازانم ئەگەر هەڵە نەبێت. ئانوو وتم ئانوو لای ئاشوریەکان، لای سۆمەریەکان ئان خودای ئاسمانە، ینی ئان ئاسمان. دووەم ئاروورو ببورن، لەوەیە هەڵام کرد کە وتم ئەنکیە، نا ئەنکی نییە، ئاروورو چکە وابزانم ناوەکەشیم بە هەڵە ئەبێ دوایی سێر بکەم. بەڵام ئاروورو خوداوەندی دایکە، یعنی خواکان هەمووی ئەچنە لای ئاروورو. لە پێشە خەڵک ئەچێتە لای خواکان سکاڵاکات، خواکان هەمووی ئەچنە لای ئانوو خوای ئاسمان، ئانوش ئەچێتە لای ئاروورو کە دایکێتی، یعنی خوای دایکە، خوای هەموو دایکی هەموو خواکانە. ئانوو هینە ئیتر وەک بڵێ خوای خواکانە، شای خواکانە. ئاروروش دایکی ئانووە. هەڵبەتە لێرەیە ئاروورو بڕیارەیە کە ئەنکی دروست کرێت، چونکە ئەوترێت کە ئاروورو مرۆڤی دروست کردووە، بەڵام لە لای سۆمەریەکان ئەنکی دروستیەکات، یعنی ئەنکی دروستکەری مرۆڤە. ببورن لێرە ئاروورو دروستکەری مرۆڤە، خوای دایک، بەڵام لە لای سۆمەریەکان ئەنکی دروستکەری مرۆڤە. بۆیە لای سۆمەریەکان ئەنکیدوو، خۆی ئەنکیدوو واتە دروستکراوی ئەنکی، ئەو کەسایەتیە، چونکە ئەنکی دروستیەکە. خواوەندی هەر خۆی خواوەندی ئەو خواوەندەیە کە مرۆڤی دروست کردووە، خواوەندی ئاوە شیرینەکانی پێڵەن، یعنی خواوەندی شارستانیەتە ئەنکی. بە پێچەوانەی ئینلیل شای خواکانە، ینی لای سۆمەریەکان. ئیترەوەیە ئەنکی دوو واتە دروستکراوی ئەنکی. نینورتا خواوەندی جەنگە، ناسراو بە سەرکەوتنەکانی لە نەبەردەکان.
هاوڕێیا لێرێ ئەوەستم بۆ ئەلاڵقەی داهاتووە ئیتر باز لەواکەین کە ئیتر ینی بەشێکی تری ئەفسانەکە ئەخوێنمەوە و دواتر پەراوێزەکەشی ئەگەر سەرنج و تێبینی لە هەندێ وشە پێویستیان بە ڕوونکردنەوەیە بە هەمان شێوەی ئەمڕۆ ئەوە هیوادارم بە دڵتان بوو بێت. سوپاس بۆ گوێگرتنتان، کاتێکی خۆش.